ئێمەش لێرەوە هاوکارتانە بین. ئەگەر چی مەودای ئێمە و ئێوە زۆر دوورە، بەڵام ئەتوانین لە ڕێگەی هاندانی خەڵکی چ بەنووسین بێ یاخود بە گوتار یاخود لە ڕێگەی دروستکردنی کەمپین بۆ کۆکردنەوەی کۆمەکی مادی یاخود هەر پێداویستێکی تر کە ئێوە پێویستان پێی بێ ئامادەین بکەوینە کار. تکایە ڕێگەمان بن ئێمەش بەشێکی کەم لەو ئەرکە زۆرەی کە ئێوە خزوتانەتە سەرشان بخەینە سەرشان. بە هەمومانەوە لەم قۆناغە تاریکە دەربازە بین، بە هەمومانەوە کوردستان ئاوەدانەکەینەوە و بە هەمومان لەم تەنگەشەیە دەرەچین. دیاستوێ بۆ ڕێدەما پاریکاریە ناوبەرە دەستگەهێن دەسەڵاتی حکوومەتی و تەوای خەڵکی تایبەت ژێر ڕێنمایی و بێگیریکردن پڕێمنمایەت وەزارەتە تەندروستی و هەفکاریە ناوبەرە وەزارەتە تەندروستی و تەوای دەستگەهێن خزمەتگوزاری و تایبەتی دەستگەهێن پاقژێ و دەستگەهێن ژینگەیڤە و هەفکاریە ناوبەرە تەوای تەخوجینێت وێ خەلکی ئەنشین هەتا ئاستێکی باش خوش بێ نەخۆشیە پارێزین. ئانکو ڕاستە ئێشەکە مەزنە گەفەکە مەزنە مەترسیەکە مەزنە لێت هەمان دەمژیدا ڕێکێن خۆ پاراستنێژ بێ نەخۆشیە بەردەستن و بسۆنەهیژی دێشین خۆژێ پارێزین تاکە ڕێکژی پاراستنە پاقژەیە پاراستنە ژینگە هەیە و پێگیریکردنە پڕێنمایەت وەزارەتە تەندروستی ئەس توێ بۆواردەمە vê çendê دێشێن هەتا ئاستێکی باش و خەلکی خۆ تەوای مرۆڤایەتیە ji vê nexweşiyê parêzîn û xwedê harîkar û parêzvanê me hemiş kabîtin tevayê cîhanê û tevayê mirۆڤایەtiyê parêzît. من کامەران سوبحان نووسەر و ڕۆژنامەنووس هاوڵاتیانی خۆشەویست هیوادارم هەموو لایەک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و هەمومان لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە نینە دەرەوە بۆ ئەوەی بە دوور بین لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی کوشندەیە و هەموو دنیای تەنیوە. تاکە هۆکار و تاکە پەرگیری بتوانین پارێزگاری لە تەندروستی خۆمان بکەین، ڕاگررتنی پاک و خاوێنی و مانەومانە لە ماڵەوە. بۆیە دەڵێم هەمومان پابەندی ڕێنمایە تەندروستیەکانین و هەمومان لە ماڵەکانمان دەمێنینەوە بە هیوای سەرکەوتن و بە هیوای خۆپارێزی بۆ هەموو لایەکمان.